هەولێرەوە ڕاستەوخۆ میوانمان دەبێت دکتۆر نەسرەت سابر خۆشناو پسپۆڕی ئابووری کە باز لە کاریگەریەکانی دابەزینی بەهای دینار دەکات و لەسەر سەقامگیری با بڵێن بازاڕی عێراق بە شێوەیەکی گشتی زانیاری زیاتر لە دکتۆر نەسرەدین لەسەر ئەم بابەتە وەردەگرین. دکتۆر سڵاوت لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت. دەمەوێت بپرسم لە پاڵ ئەو کارانەی کە لە ئێستادا لە عێراق کراوە بۆ بەرزبوونەوەی بەهای دینار، بەڵام لە ئێستاشدا هەر ناسەقامگیری لە ناو بازاردا هەیە، هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنەوە؟ بەڵێ زۆر سوپاس خاتون میهرەبان بۆ بانگهێشتەی ئەمەش قسە لەسەر و بارودۆخە بکەین بەداخەوە کە هەندێک شت لە قودرەتی ئینسان دەستە دەرەوە. ئێستا عێراق، هاوڵاتیانی عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی تووشی ئەم نەهامەتیە بوونە بە دابەزینی بەهای دیناری عێراقی و بەرزبوونەوەی بەهای دۆلار. ئەمەش خۆی لە خۆیدا کارێکی سیاسیە. ئێمە وەکو ئابووریناس وەکو ئەوەندەی کە لە بابەتەکە دراسەمان کردووە چەند ڕۆژە کە ئەو بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە ئەبێ ڕاستە و خۆ بزانین کە عێراق لە بیدایەتیەوە ئێمە لە پاش 2003ەوە یەکسەر بەخۆی ئابووری بەخۆیەوە نەبینیوە، یەکسەر بەخۆی سیاسی بەخۆیەوە نەبینیوە. یعنی بەڕاستی ئەوە کاریسەیە کە لە عێراق ڕوودەداتن. لە نەتیجەش ئێستا گەیشتینە ئەو بارودۆخەی ئێستا کە بازاری هەموو هەژاندووە، کاریگەریەکی تەواوی کردووە لەسەر هاوڵاتی عێراق، خاستن ئەوانەی موچەخۆرن، ئەوانەی کرێکارن، لەبەر ئەوەی دەخلەکەیان مەحدودە. هەڵسانی بەهای دۆلار یعنی کاریگەرێکی تەواوی لەسەر بژێوی ژانی خەڵک کردووە. ئەمە خۆی لە خۆیدا دەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی عێراقی فیدرال، دەبی ڕێگە چارەیەک بدۆزێتەوە. بەڵام کە ئێستا کە هیچ ڕێگە چارە پێ نادۆزرێتەوە، ئێمە دەبی بێن ئیشارەت بەوەی بکەین هۆکارەکانی چییە کە ناتوانێت. یعنی ئەوانە ناتوانن بە فەرمی ئەمریکا تاوانبار بکەن، بەڵام خۆشیان لە خۆی لە خۆیدا حکوومەتی عێراق تاوانی هەیە. ئەگەر ئەمە بینە سەر وردەکاریەکان عێراق یعنی ئێستا دەبینی چەندەها معاملە یاخود کاری بازرگانی بەو دۆلارە دەکاتن و ئەگەر ئاگای لێبی و ئاگای لێ نەبی. ئێستا ئەمە وڵاتە ئیقلیمەکانی تەنەش لە خۆمان بگرە لە ئیران، لە تورکیا، هەتە سووریاش دۆلاری عێراقیان نەهێشت. یعنی ئێمە خەمخۆرێکمان نییە لە عێراق. ئەمە خۆی لە خۆیدا کارەساتی هێنا ناو عێراق. ئێستا سیرکە دۆلار ئەگەر هەر شتێک هەر کاڵایەک ئەگەر هاتو عەرزی کەم بوو، یعنی ئەوەی کە بە بازاری دەکەین لە بازار عەرزی کەم بوو، خۆی لە خۆیدا نرخەکەی بەرز دەبێتەوە. ئێمە ئێستا دۆلار لە 3 لاوە دەچێتە دەرەوە لە عێراق. هەر چۆن بڵێ عێراقێکی بێخاوەن، یعنی ئەم دۆلارە کە دەچێتە دەرەوە بڕێونەڵێی تەڵەبیەی زیاتر دەبی، کە تەڵەبیەی زیاتر بوو کێشەمان لۆ دروست دەکا. لێرانەدا کە گوتمان سیاسەتی عێراق و ئابووری عێراق هەتا کوردستانیش سەر بەخۆیەوە نەبینیوە. ئەمریکا چ دەکاتن لە حالەتیوە؟ ئەمریکا پێداگری لەسەرەوەی دەکاتن ئەم دۆلارەی کە لە دەستیتی لە بانکی فیدرال کۆت و بەندی کردووە، دۆلارەکەی ناگەڕێنتەوە. ئەو نەفتێک کە دەفرۆشرێتن ناگەڕێتە لەبەرەوەی سیقەی بە سیادەی عێراق نییە. ئەو دۆلارە لەوێن دەرێ ڕاستەن دەستە دەرەوە. ئەوجا بەڕاستە و خۆ و ناڕاستە خۆ، چونکە ئێمە حواڵەی ڕەشمانەیە، حواڵەی سپیمانەیە فەرمی. ئێوە بە ئاشکرا بە فڕۆکەخانە و بە ڕێگای وشکانی دۆلاری مە دەستە دەرەوە لە بۆ ئیران، لە بۆ تورکیا، لە بۆ سووریاش. بەڵێ دکتۆر، لە ئێستادا لە حکوومەتی عێراقی و هەم لە هەرێمی کوردستانی شەوڵ هەیە کە حواڵەکردن لە ڕێگەی یاسا و کاری پێ بکرێت. ئەمە بارودۆخەکە ئاسایی دەکاتەوە؟ ئاسایی دەکاتەوە، بەڵام بەس قسەیە وەک بڵقی سەر ئاوە. یعنی ئەوانە هیچ شتێکیان پێ ناکرێت. ئەمە دەزانیت چی خاتوو مێرەبان، سیاست لێرانە سیاست باوەبەت پێیان ناکرێت. سیاست ئابووریان بە قوربانی سیاست کردووە لە بیدایەتە تا ئێستا. حکوومەتەکانی پێشتر، یعنی ئەگەر ئەمە بەڕێز محەممەد شەیع سوودانی لە ئازاری 2021 گوتی ئەگەر دۆلار دانەبەزیتن، یعنی ئەو کاتدا بە 148 بوو لە وەختی حکوومەتی کازمی، دەیگوت دەبی بگەڕێتەوە سەر 190 ئەگەر نا شۆڕشی برسیەتی دەست پێ دەکا. ئەمە هەمووی قسەی سیاسیە. ئەدی ئێستا یعنی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆیتی محەممەد شەیع سوودانیە ئێستا دەبیی شۆڕشێک دەست پێ بکە، خەڵکەوە هەمووی لە نەهامەتی دەژی ئەو لە برسان دەمری، بڕۆ چ شتێک کارەساتە ئەوەی لە جیهاندا نەت بیستوە لێرە دەیبیستی، خەڵک هانا بۆ هەموو شتێک دەباتن. ئێستا لێرانە ئێمە دەبی چی بکەین؟
یعنی ئەمە داوا لە ئەمریکا دەبی بکەین ئەمریکا کە پارەی ئێمە هەموو لە لای ئەوە وا بکاتن ئیجباری حکوومەتی عێراق بکاتن هەندێک شەرت و شروتی لۆ بۆ دابنێتن چونکی ئێمەش بە خۆمان تاوانمان هەیە حکوومەت ئەگەر ئەمە بینینە پێش ساوی خۆمان لە یادەکانی سەری ساڵ بە بازارکردنی دۆلاری کەم کردو حکوومەتی خۆمان هەندێک جار شت دەکا یعنی بەداخەوە ڕاوێژکارەکانمان زۆر زیندوو نین یعنی تەمەشای دەکەی پارەکانی کە داخلی دەکرد نسبەی کەم کردەوە ئەوە خۆی لە خۆی داڕەغبەتی لەسەر زیاد بوو دۆلار لەوێ ڕامەشاکل دەستی پێکرد ئەوە جگە لەوەی کە پارەی ئێمە چۆ ناو ئیران بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ حکوومەتی ئەمریکاش کە پێی زانی پارەکانی لە کنە خۆی زەفت کردو ئێستا کە پارە نەنێریتن یعنی ئەو دۆلارە نەگاتە ناو بازار کەمە بەڕاستی ئێستا لە بازار پێویستمان بڕێکی زۆر هەیە ڕۆژانە لە عێراق ئەگەر تەمەشا بکەین پێویستمان بە 180 ملیۆن دۆلارە ڕۆژانە 180 ملیۆن دۆلار دەبی بکەوتە ناو بانکی ناوەندی عێراق بەڵام ئێستا بەخۆی حکوومەتی عێراق هیچ پارەی لە بەدەست نەماوە کە لە بانکی ئەوە دابەش بکرێ پێویستە بانکەکان زیاد بکرێن ئێستا حکوومەتی عێراق وای کردووە لە 10 بانک ئەوانەی کە بە فەرمی دۆلار دابەش دەکەن لە 10 بانک بیکاتە 20 بانک بەداخەوە پێشتر بانکەکان ئێستا کە ئەمریکا خستنیە لیستی ڕەش ئەوانە معاملەیان بە دۆلار دەکردیان نادە دەرەوە لێرە دەرێم ئێمە سیاسیەکانی ئێمە خەمخۆر نین لە ساموڵاتە ئەگەر خەمخۆر بن دەبی ڕێگری لەسەر ئەو دۆلارە بکەیت ئەگەر ئێمە باسی کوردستانیش بکەین چەند ڕۆژێک لەمەوە پێش باسی ئەوەم کرد کە ئەو کرێکارە بیانیانیان هینای تێرە پارەی ئێمە ڕۆژانە دەستە دەرەوە هیچ عەقلێک قبول ناکە ئەتوو دۆلارت بەهای ئەوها بەرز بێتەوە کرێکاریش لە دەرەوە بێنیە ئێرە یعنی نازانم ئەوانەی کە لە دارایی ئیش دەکەن لە وڵاتە ئەوانەی کە ڕاوێژکارن بیرێک بکەنەوە ینی هەتا منداڵێک دەزانی نەخوێندەوارێک دەزانێ ئەتوو دۆلاری ئێمە ڕۆژانە دەستە دەرەوە هیچ قەیدێکیان لەسەردانە ناوە باشە دکتۆر بەڵێ خاتوو بە بۆچوونی بەڕێستان وەکو شارەزایەکی ئابووری ئەو هەوڵانەی کە عێراق دەیدات بۆ بەرزکردنەوەی بەهای دینار دەکرێت بڵین هیچ ئومێدێکی لێ چاوەڕوان دەکرێت ئومێدی لێ چاوەڕوان دەکرێت ئەمە لەو بڕواایە داما درێژە ناخایەنێ بەڵام عێراق ئەگەر لەسەرم سیاسەتە بەردەوام بی وڵاتەکانی جیران فێڵمان لێ بکەن لە ژێربەجێری معاملەیان لەگەر بکەن دۆلاری هەموو جیان بێت ئێرە هەردەی بەنە دەرەوە کەواتە ئێمە فەشەل دێنین بەڵام دەبێ ئەمریکا سزایەک دابنێ لەسەر ئەو بانخانەی ئێران وەلەو هەندێکی خستۆ لیستی ڕەش و سیادەی عێراقیش وا لێ بکاتن بەڕاستەوخۆ ئاگاداریان بکاتەوە هەر دۆلارێک بستە دەرەوە ڕێو شوێنی تۆکمەیان لە بۆ دابنێ لەبەرەوەی ئەوانە هەتا ئێستا یەک شتی وا ناکەن عێراقی سراحەت لە خۆی بکە بەداخەوە یعنی هەموو ئابووریان بە قوربانی سیاسەتی خۆیان کردووە ئەوە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ دیارە لەبەر چاویش ڕوونە ئەمە ئەگەر برێ دڵی خەڵک کەکە خۆش بکەین دڵی خەڵک بەو خۆش نابێ ئەمە بڕێن دادەبەزی بە هیچ شێوەیەکدا نابەزێ من زۆر زار گوتومە هەتا ئیران تورکیا سووریا لە جیرانی ئێمە بن ئێمە ئیسراحەت لە خۆمان ناکەین سیاسەتی ئەمریکاش وای لێ هاتووە یعنی بەوان دەمانترس کاکە ئێمە هیچمان لەدەست نییە ئێمە ناتوانین پێداگری لەگەڵەوان بکەین هەتا کوردستانیش یعنی ئێمە تەمەشا دەکەین وەبەرهێنەرەکانی تورکیا دێن لێرە ئیش دەکەن ناتوانین وەبەرهێنەرەکان مەنع بکەین لێرە هەتا ئیران لەو لای ئەتو ناتوانانی ئیران دڵی ئیران بشتێنی کاتی خۆی بە سیاست مەدارەکانی مەیان دەگۆ ئەمریکا دەیگوت دەبیت جیرانەکان لە خۆتان ڕازی بکەن جیرانی ڕازی دەکەی ئەو ڕازی نابی یعنی بەداخەوە شتەکان زۆر معقەدە مێرەبانخان ئێمە تەمەشای قۆناغەکە بکەین زۆر ترسناکە بەڕاستی فەساد گەیشتی تا قویما لە هەرێمی کوردستان و لە عێراق بەداخەوە ڕێگری دەکرێتن لەسەرەوەی بەرەو چاکبوون بڕوە چاکبوون زۆر ئاسانە وەرە مەناتیقی سنووری بپارێزە بەڵام ناپارێزرێ بەداخەوە لە عێراق بە شێوەیەکی گشتی تەمەشایکە هەر هەموو سیاسیەکان بۆ مەرامی خۆیان ئیش دەکەن بەداخەوە بۆ مانەوەی خۆیان لەسەر کورسیەکە هاوڵاتیانی عێراقیشیان تووشی برسێتی و نەهامەتی کردووە بەداخەوە بەڵێ دکتۆر دیارە لە ماوەی ڕابردوو بەرزبوونەوەی بەهای دینار و هاوکاتیش دابەزاندنی لە بەرامبەر دۆلاردا دەکرێت بڵین لە سەعاتێکدا یاخود لە ڕۆژێکدا چەند جار بەهای دینار بەرز دەبوو و چەند جار دائەبەزی ئەم بارودۆخە ئابووریە چاوەڕوان کراو بوو بەڵێ خاتو میهرەبان چاوەڕوان کراو بوو بەڵام ئێمە بە خۆمان نازانین پلانی درێژخان نییە لە عێراق ڕۆژ ئاوا دەکرێت لەلایەن سیاسیەکان بەداخەوە
ئێمە سیرکە لە عێراق و بگرە لە کوردستانیش ئابووری ناس نییە خۆی کردووە بە ئابووری ناس، سیاست مەدار نییە خۆی دەکاتە سیاست مەدار. عێراقیان بەراو هەڵدێر بردووە بەداخەوە. ئێستاش چابوونی ئاسانە، بەڵام دەبی بێن یعنی دەبی دەست لە ناو دەست یەک بنن سیاست مەدارەکان ئەو حەزبە سیاسیانە. ئەمە زۆر جار گوتومانە عێراق حەزب بەڕێوەی دەبا، یعنی بەداخەوە. ئێمە دەمانێت ئاشتی خوازین، ئێمە وەکو کوردستان دەڵێن ئێمە پارتەیەکی لە عێراق حەزبێکی سیاسی دێ بۆ مەرامی خۆی لە مەسلحەتی تو دەداتن لە ناو عێراق. ئێستا حەزب ئەو وڵاتە بەڕێوە دەبان. ئێمە حکومەتێکمان هەیە چێ باڵا دەستا قسەی ئەو دەستێتە سەر. هەتە پارێزگاری بانکی عێراق سیر کە هەڵی دەبژێرن حزبێکی باڵا دەسەری دەبژێری بۆ مەرامی خۆی، بۆ مەرامی هاوڵاتی عێراق نییە، بۆ مەرامی مەسلحەتی عێراق نییە. تا ئەم ناو سیاسەتە بەڕێوە بڕوە لە عێراق ئیسیفادە لە خۆی ناکە و خێریش لە خۆی نبینی و مێژوو عێراقیش دیارە بەردەوام عێراق خێری لە خۆی نبینیوە، یعنی هەتە بە عەمیلیش قبولیان نەکردووە. هەرچەندە دەوێت لەگەر وڵاتەکانی جیران چی دەوێت بۆی بکە، بەڵام هەمووی شتەکانمان کاتیە بەداخەوە، یعنی شتێکی تۆکمەمان نەکرد. با وەکو تەمەشای وڵاتانی زلهێز بکە، باوەڕ بکە پلانی 500 ساڵی دادنێن. ئێمە پلانی 2 ساڵیشمان نییە لە عێراق بەداخەوە. ئەوانەی کە سیاست مەدارن، ئەوانەی کە لە بابرێن لە پەرلەمان وەرە سیر کە پەرلەمان چی لە بەردەستە، با بتوانی پارێزگاری بانکی ناوەندی عێراق هەڵبژێری پەرلەمان. بزانم سەلاحەتی ئەوەی هەیە؟ نەخێر، حەزبێکی باڵادەست پارێزگاری بانکی ناوەندی عێراق هەڵدەبژێری بۆ مەرامی سیاسی خۆیان ئیشی پێ دەکەن. یعنی ئەوەی گەندەڵە دەهینەوە دیسان لەبەرەوەی سزای بدەن، لێرە بەرزتری دەکەنەوە ئەوانی گەندەڵن. باشە ئەمریکاش چیت لێ بکە کە بزانانی توای طبعاً کۆت و بەندی دەکاتن، ئەو دۆلارەی ناگەڕێن تۆ بە ئاسانی لە بۆ عێراق تاکو بتوانانی عەرزەکە زۆربی تەڵەبێ لەسەر کەم بیتەوە نرخەکەی بێتە خوارەوە. ئەوانەی کە لە بازارەکانی دۆلاریش قسە دەکەن، قسەی سەرزارە چییە؟ ڕۆژانە چەند خەڵکێک زەرەر دەکاتن. ئێمە بەداخەوە شارەزای ئابووری و شارەزای داراییمان نییە لەم وڵاتە بتوانین ڕێو شوێنێکی باش بکریتە بەر و جێ لێ بگیرێت. جێ لە پسپۆران ناگیرێ بەداخەوە، بۆیە گەیشتینە ئەم ڕۆژە. بەڵێ دکتۆر، لە بەشێکی قسەکان تا باست لە خستنەڕووی دۆلار کرد کە لە ئێستادا لە عێراقدا کەمە. هۆکار چی عێراقدا توانێت خستنەڕووی دۆلار زیاد بکات لە کاتێکدا خۆی دەوڵەمەندە وارووا فرۆشتنی نەوتەکەشی بە دۆلارە؟ خاتونی من، خاتو میهرەبان، ئەم پارەیە دەچێتە بانکی فیدرال، یعنی لە ناو عێراق پارەکە ئەمریکا ئیستیلامی دەکاتن. پێشتر ڕاستن دەیناردەوە چەند بۆندێکیان پیشانی ئەمریکا دەدا، دەیانگوت ئێمە شت کاڵا دەهێنین بۆ عێراق، دەرچوو درۆ دەلەسەر لەگەر ئەمریکا دەکرێت. ئێستا ئەمریکا چ دەکاتن؟ ئەو پارەی نەفتەکەی کە دەفرۆشرێتن پارەیەکی زۆرە، پارەیەکی زۆر زەبەلاحە، دەستی بەسەر داگرتووە ناینێریتۆ لە بۆ عێراق. ئێستا ئەمە یعنی بەوەی بزانە ئێمە ئابووری ئەم وڵاتە سربەخۆ نییە. پارەکان لەدەست ئەمریکا دەوێت سزایەکی ڕاستە و خۆ بداتە عێراق و سزایەکی ناڕاستە و خۆش بداتە ئیران. ئێمەیان بە قوربانی ئیران کردووە. باشە بۆ سیاست مەدارەکان یعنی بە خۆیان داناسنەوە هەتا کەی ئەم وڵاتە وها بەرەو هەڵدێر ببن بەداخەوە. یعنی ئێمە دائیمەن میرەبان خان ئەمە نەفتێکی زۆرمان هەیە، ئەگەر باس لە نەوت بکەین سیرکە هەتا هاوڵاتی خاوەنی نەفتی خۆی نییە لە ماڵەوە بۆ بژێوی ژانی خۆی نەفتی پێدابین ناکرێت. ئێمە نەفتەکە دەستە دەرەوە، ئێستا پارەکەش ناگەڕێتەوە بەداخەوە. یعنی ئەوە کاریسەیەکی زۆر گەورەیە، دەبی هەڵوەستەی لەسەر بکرێ. یعنی چیتر درۆ لەگەر هاوڵاتیان نەکرێت لەلایەن سیاست مەدارەکان. ئێمەیان بە قوربانی سیاست کرد بەداخەوە. ئەو پارانەکە نەگەڕێتەوە ناو بانکی ناوەندی عێراق چۆن بەهای دۆلار دێتە خوارەوە بە قسەی ئەملا ئەولا، یعنی بۆ چەند مەرامێکی خۆیان دەیانەوێت سەفقات لێ بدەن بەداخەوە. دەبی هاوڵاتیانی عێراق هۆشیار بن لەبەرەوەی ئەو سیاست مەدارانەی ناو عێراق ئەو کاریگەریان دروست کردووە بەداخەوە دۆلارەکان هەمووی دەبەنە دەرەوە. ئێستاش ئەمریکا لەبەرەوەی ئێمە داگیر کراوین، ئەمریکا بەرپرسی ڕاستە و خۆی عێراقا پارەکانی هەمووی زەفت کردووە. ئێمە دەبی لەو حالەتەدا دەبی داوا لە ئەمریکا بکەین بێ ڕێو شوێن دابنێ بۆ سیاست مەدارەکانی ئێمە ئەو پارە نەتوانن بنێرنە دەرەوە، ئەو ڕێو شوێنی خۆیان هەیە ئەوان. ئەمە بەمە ناکرێت، بە هەوڵاتی عێراق ناکرێەوە. دەبی کۆت و بەندەکان بشتێنیتن ئەمریکا، پارەی نەوت بگەڕێنیتەوە
بانقەکان تهدید بکاتن ئەو بانقانەی کە لە لیستی ڕەشە دۆلاریان نەداتێ دەتوانێت ئەوی شەی بکە. عێراق ئێستا هەوڵ دەدا ئیش بکە بەڵام ڕێ شوێنی پێ ناگیرێتە بەر لەبەرەوەی خیانەت لە ناو سیاسەتی عێراقەیە. بەداخەوە بۆ مەرامی سیاسی خۆیان ئەو شتە هاتی تەکایەوە ئەمریکاش ئێستا ئیشی خۆی دەکات بە بەردەوامی لۆی بتوانین ڕێو شوێنێکی باش بگریتە بەر ئەو دۆلارانە نستە دەرەوە. تەسەوەر کاتە سووریا بەو نەهامەتێ خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان دۆلار دەکرێت لەوەی بەهای پارەی خۆیان بەرزکەنەوە. تورکیا لیرەی خۆی دابەزیوە بە دۆلاری ئێمە دەوێت بەهای لیرەی خۆی بەرزکاتەوە. ئیرانیش نەفسی شت یعنی بەداخۆ ئێمە بووینە پرد ئەوانە بەسەر ئێمەدا تێدەپەڕن. بەڵێ دکتۆر وا بڕیارە وەفدی عێراق سەردانی ئەمریکا بکاو کۆبنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر جێگیرکردنی بەهای دینار و بەرزکردنەوەی بەهای دینار. ئەم گفتوگۆیانە بە بڕوای تۆ بە کۆ دەگات گەشتبین دەبێت؟ نەخێر بڕواتەبی خاتۆ میهرەبان من پێشان زۆر گەشتبین بووم بەڵام بینیم سیاست لە عێراق یعنی بەرەو هەڵدێر دەڕواتن یعنی هەر هەمویان لەبەرەوەی ئێمە کۆکنین وەرە لە عێراق بگرە هەتا دێنا کوردستان سیاست نازانن بکەن بەداخەوە یعنی ئێمە سیاسی لەم وڵاتە وای کرد ئابوووریەکەی بە قوربانی خۆی بکە کاکە ڕژێمی پێشتر هەرچەندە یعنی چ شتێک نەمال بەرامبەر ئینسانیەت نەکا بەرام بژێوی ژیانی خەڵکی دابین دەکرد. ئێستا تو بژێوی ژیانت دابین نەکرا لێرە یعنی ئەو وەفدانە کە دەچنەوێن دەرێ هیچ شتێک گۆڕانکاری لەسەری ناکرێت لەبەرەوەی شت لەوەی گەورەتر هەیە. یعنی بەداخەوە ئەمریکا ئەگەر کاری جددی بکە دەتوانی بە 3 ڕۆژە وڵاتە خاوێن کاتەوە لەم گەندەڵیە ئەویش بە جددی ناکە بەداخەوە بۆیە ئەوەی پارێکی هاتە سەری خۆی هەڵگرتووە وڵاتی بەجێهێش معادلەکان زۆر قورسە. خاتۆ میهرەبان ئێمە ناتوانین لێرانە بە دوو قسە خەڵک دڵی خۆش بکەین. کۆبوونەوەمان زۆر کرد یعنی دایمەن کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە دەکرێت وەفد دەڕوە هەمووی پارە سەرفکردنە لەسەر ئەستۆی ئەم میلەتە بڕوا بکە یەک شت بکرێت لەم وڵاتە لەسەر پارەی بژێوی ئەو خەڵکەیە ئەمیشە دەکرێتن هەتا ئەمریکاش یەک جەولەی تیارەی ناکە یەک داکۆچیت لێ ناکە ئەگەر لەسەر حسابی نەفتی عێراق نەبی. یعنی بڕواتەبی ئەم خەرجیانە ئەم نەفقاتەی لە ناو عێراق سرف دەکرێت نە لە یابان نە لە ئەمریکا لە هیچ وڵاتێکی خۆیان سرف ناکرێت کەسێک نییە کۆنتترۆلی ئەم نەفقاتە عێراق بکاتن هەمویان لەسەر سیادەی خۆیان سرف کردیتەوە بەداخەوە ئەمە دەبیجێ لە ئەکادیمیەکان ڕابگیرێتن خاتۆ میهرەبان هەم لە کوردستان هەم لە عێراق بەسە بۆیان ناستە سەر وڵات با بەرەو بەننا بڕوە با وڵات بەرەو ڕووخان نەبن یعنی ئێستاکە بەڕوا بکە کارێکی ترسناک چاوەڕێ ئەم وڵاتە دەکا هاوڵاتی هیچ نەمای هانای بۆ نەبە کە ڕەفاهیەت نەما لە وڵاتێک ئەتو چت لە وڵاتە دەوێت. بەڵێ دکتۆر ئەمن خاچی خۆمە بەڵێ خاچی خۆمە لە خۆم واسق نیم یعنی لەبەرەوەی ڕەفاهیەت نەما لە وڵاتە من موچەیەکی باش وەردەگرم بەڵام 3 بەشی بژێوی ژیانی خۆی پێدابین ناکرێت خاتۆ میهرەبان. یعنی ئێمە ئەو سیاسەتەمان ناوێ ئەو سیاسەتەم بۆ چییە 175 خەڵک برسی بێ بەرچی جیرفانی بەنگلادیشە گەرمتر بێ لە گەنجی وڵاتەکەی من. بەڵێ دکتۆر بەداخەوە یعنی ئەمە نازانین بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس دەستەکان خۆش بێ دکتۆر نەسرت سابر خۆشناو سپۆرت لەگەڵمان بوویت دووبارە